بینەران ویسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان جارێکی تریژ لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیواداری ئەڵقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان بۆ ئەڵقەیەم جارە بابەتێکی ترمان ئامادە کردووە، ئەویش چۆن لە ژیان بەختەوەر بین. چۆن لە ژیانمان بەختەوەر بین. تەمەن بەختەوەری زاراوەیەکی ڕێژەییە لە یەکێ بۆ ئیشترە گۆڕێ، چەندەها پێناسەی هەیە. پێشێ بچینە ناو بابەتەکەوە بە سەرەتا باسی ئەمڕۆ بکەین کە دەی 2020 ساڵی 1992 دەی دەکرا دەی هەموو ساڵێک ئەو دوو دەیە جوانە کرا بە ڕۆژی جیهانی بۆ دروستی دەرونی. لەبەر چی؟ لەبەرەوەی سەیریان کرد، یعنی بەس پێش کۆڕۆناکە ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ ئەوە کە 1 ملیار مرۆڤ، یعنی 1000 ملیۆن بەدەست نەخۆشی و گرفتی دەرونی و عەقڵیە و ئەناڵێنن، واتە دروستی دەرونیان نییە، وەکو پێویست نییە. پێویستیان بە خزمەتگوزاری دەرونی هەیە. بەداخەوە لە زۆربەی وڵاتان وەکو پێویست تاکەکانی کۆمەڵ خزمەتگوزاری تەندروستی بە تایبەتی دروستی دەرونی نییە، وەکو پێویست نییە. بۆیە دەی هەموو ساڵێکیان داناوە بە ڕۆژی جیهانی بۆ دروستی دەرونی، بۆ ئەوەیە کە خەڵک وشیار بکرێتەوانێ بزانێت دروستی دەرونی چیە، واتە سەحەی نەفسی، بزانێت نەخۆشی و گرفتە دەرونیەکان چین، سەرچاوەکانیان چین، لەکوێوەیەن، هۆکارەکان چین، چۆن خۆمان پارێزین، ئەگەر توش بووین چۆن خۆمان چارەسەر بکەین، یا لە ڕێگەی کەسانی ترەوە چۆن چارەسەر دەکرێن. ئێستا کۆڕۆناشی هاتە سەر بە ڕێزان، واتە ژمارەیەکی زۆر بە هەزاران کەس ئەگەر بە ملیۆنان زیاتریش نەبێ لە جیهاننا بێ ئیش و کار بوون. زۆربەی کۆمپانیەکان خەڵکیان دەرکرد، کەواتە کە یەکێ بێکارە بێ، بێ ئیشە بێ، بێگومان ئەمە سەر و دڵ یەکگیرێ، گرفت و کێشەی دەرونی بۆ دروستە بێ. ئەم کۆڕۆنایە بە هەزاران کەسی ئازیز و خۆشەویستانمانی برد لەگەڵ خۆی. بێگومان ئەمە کێشەی بۆ دروست کردوین بۆ زۆربەی تاکەکانی کۆمەڵ، نەکرد لای ئێمە لە زۆربەی وڵاتانی دنیا. لە لایەکی تری شەوانێ کێشەی ئابووری دروست کردو لە هەموو جیهانە. ئەو قەیرانی کە ئێستا ئێمە بە ڕوبع مەعاش و نیوە مەعاش و دوو مانگ مەعاشێک کە کێشەی زۆر خێزانی دروست کردو، کێشەی دارایی دروست کردو، ئەمە یەکێک لە دەرەنجامەکانی کۆڕۆنایە. بێهیوایی، ترس لەوەی تووشی نەخۆشی بین، ئەمانەشی هەموو هاتە سەر. واتە ئەگەر ئێستا مرۆڤ 7 ملیار و 500 ملیۆنێکە 7 ملیار و نیو ئال و دەوروبەرایە، یعنی یەک لەسەر حوتی بەشەر تووشی نەخۆشی دەرونی و عەقڵی بوو، یعنی لە 7 کەس یەکێک زۆرە بەڕێزان، ئێستا زیاتر بووە. بۆیە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیان کردووە بە ڕۆژی دروستی دەرونی. لێرە ئەقامەژە بۆ مستەڵەحی زاراوی بکەین کە هەڵەیەکی باوە لای ئێمە بەداخەوە تا ئێستا نەکۆڕی زانیاری کوردە ڕۆڵی بینی و نەوەزارەتی تەندروستیش، کە خۆی نابێ وەزارەتی تەندروستی ناوێ، ئەبێ وەزارەتی دروستی بێت. چونکە تەندروستی یعنی تەنها لە فیزیا، لە زانستی فیزیاڵین تەنێک یعنی جەستەیەک شتێک، کەواتە تەندروستی یعنی سەحەی جەسەدی، یعنی دروستی جەستەیی. باشە وەزارەتی دروستی یا کە ئێستا پێم وەزارەتی تەندروستی ئایا بەس گرنگی بە جەستەمانەیە یا بە دەرونیشمان؟ بێگومان بە دەرونیشمان. کەواتە سەحا، وەزارەتی سەحا نابێت تەرجومەکەی وەزارەتی تەندروستی بێ، ئەبێ وەزارەتی دروستی بێت. چونکە ئێمە دوو دروستیمان هەیە، دوو سەحەمان هەیە، دروستی جەستەییمان هەیە سەحەی جەسەدی، دروستی دەرونیمان هەیە سەحەی نەفسی. ساگەر بەم زاراوە بێت کە لای ئێمە بەم غەڵەتە ڕۆشت و هەرڵی وەزارەتی تەندروستی، ئەبێ بەس گرنگی بە جەستە و نەخۆشیە جەستەیەکان بە، یعنی هیچ علاقەی بە لایەن دەرونیمانەوە نەبێ. ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ دروست سەحەتی ئینسان، دروستی ئینسان ئەوە نییە کە نەخۆش نەبێت، هیچ نەخۆشێکی جەستەیی نییە، ئەوەیە لە لایەنی دەرونیشەوە کێشەی نەبێت. ئەجینا هەر دەرون دروست نییە، هەر کەسێکی دروست نییە. بۆیە هیوادارین هەوڵێک بدرێ، نازان بۆ ئەوە هەر تەندروستی یعنی سەحەی جسمی، بێمە ئەی سەحەی نەفسیشمان هەیە، دروستیە. بۆیە ئەم ڕۆژە بە ڕێزان دانراوە بە ڕۆژی دروستی دەرونی، یعنی دەیدا. بۆ چییە؟ بۆ بەختەوەری مرۆڤە. با ئێمە ڕەبتیکەینەوە بە بابەتەکەی خۆمانەوە کە ئێمە باسی ئەوواکەین بەختەوەری چییە بە ڕێزان. ئەزانی زۆر کەسەیە بەختەوەری بە دوایە لە دەرەوە ئەگەڕێ، ئەوانە زۆر بە هەڵەیا چوون.
جاو مەسەلێکەیە خۆمە ڕاز نییە تەڵەن شەیتان لەکوێ ئەم شتەیە ئەڵە شەیتان لەگە شەیتانە بچووکەکانە کۆبوونەتەوانێ پندێکی وا هەیە بەسەراتی هەیە ئیتر دروست کراوە بەس حکمتێکی تایە ڕاستە پڕ بە پێستی بابەتەکەی ئێمە بۆیە ئاماژەی پێین ئیتر چێ دروستی کردو لەکوێوە هاتووە من نازانم بەڵام ئێمە ئاماژەی پێین کە ڕەبتێکەکەینەوە پەیوەستیەکەین بە بابەتەکەی خۆمانەوە هەڵە شەیتان لەگە شەیتانە بچووکەکانی دار و دەستەکەی کۆبوونەوە وتی چۆن وا لە ئینسان کەین بەدبەخت بێ لە ژیانە بەدبەخت بێ وتیان وەرە با بەختەوەری لێ بسەنگین ئێوتی چی لە کوێ داین وتی لە قوڵایی دەریا وتی نا شەیتانە گەورەکە وتی مرۆڤ ڕۆژێ لە ڕۆژان ئەمەندە زیرەک و بەتوانە چێتە قوڵایی دەریاوە لە فڵان شوێنە لە فڵان شوێنە یەکێ لە شەیتانە بچووکەکان تی نا با لە ناخی خۆیان بیشارینەوە با لە ناخی خۆیان بیشارینەوە بۆی لە دەرەوە بە دوایە بگەڕێ وتی ئەمە فکرێکی جوانە زۆر زۆر زیرەکی تۆ زۆر زۆر بەتوانای کەواتە بەڕێزان بەختەوەری لە ناخمانایە لە ناوەیە زۆر کەسەیە لە دەرەوە بە دوای بەختەوەری ئاگەڕە بە حیاتی نایدۆزێتەوە بەختەوەری لە ناوەی مرۆڤە بەڕێزە لە ناو خودی خۆمانەیە لەبەرەوە لە دوای باسیەکەی نە بە پارەیە کە ملیۆنان کەس پارەدار بوون و خۆیان کوشت و بە حەب نەبووە خەویان لێ ناکەوت بەس هەشە پارەدارە و ئیسفادەی لێ کردو و دروستی دەرونی هەیە لە دوای باسیەکەین چ کاتێک پارە ئەبێ بە خێر چ کاتێکەبێ بە شەڕ خەڵک وازانێ بە جوانیە جوانی بە پێی تەمەنە گۆڕێ نامێنێ هەر شتێکیش نامێنێ بەختەوەری چۆن لەگەڵ یانەوە بەختەوەریش نامێنێ بە حادسەی سیارێ نامێنێ بە سووتانێ نامێنێ و ملیۆنان کەسیشمان بینی شاجوان بوون و خۆیان کوشت بە نەخۆشی و گرفتی دەرونیەوە ناڵێنن هەشە جوانە و بەختەوەریشەن جا لە دوای باسی ئەوە ناکەین کەواتە زۆر پێناسە کراوە بۆ بەختەوەری بۆی بزانین بەختەوەری چییە مەهەڕین ئارێ بۆ بەختەوەرنین ئەرێ چۆن بەختەوەر بین یەکێ لە پێناسەکانی وڵێ مرۆڤ بەو کەساناڵێن بەختەوەر کە لە ژیانیان ڕازی بێ ینی تۆ ڕازیبی لە بواری کارکردنە ئەگەر لە ئیشەکە و ڕازی نەبی لە کوێ بەختەوەرەبی لە سەحەت و تەندروستی و لە ژیانی هاوسەرگیریە تواناکانی خۆ هێنابێتە دی ینی تحقیقی ذاتی خۆ کردبێت لە بوارێکە لە بوارەکانی ژیان ئەڵێمانە بەختەوەرن پێناسێکی ترمانێڵە بەختەوەری ینی شعورێکە بەڕێزان هەستە شعور ینی شتێکە تو هەستی فیەکەی لە ناوەیە شتێکی معنەویە مادی نییە ئەگەر تۆ لە ناوە هەستێ شعورێکە هەیە هەستەکەی مرتاحی تام و چێژ لە خواردنەکە بینی تام و چێژ لە ماڵ و مناڵ دەبینی تام و چێژ لە خەوەکە دەبینی تام و چێژ لە کارکردنەکە دەبینی ویژدانە ئاسوودەیە هەستەکەی شتە بەخشیوە بەختەوەری بەڵام بێ و شعورە هەبێ ئایا هەیە ئەوە بۆ تۆیە هەندێکی ترەڵێن هەست و شعورێکە کە لە ڕابردوو ئێستامان ڕازی بین هەزاران کەسەیە پارەدارە بەڵام هەرت لێتەوە و هەربی لە ڕابردووە کاتەوە بۆ ئەوە بوو بریا ئەوم کردایە بریا ئەوم نەکردایە یعنی ڕابردووی وەکو سێبەری وایە و لی نابێتەوە لە کاتێکا مرۆڤی بەختەوەر ئەبێ پند و عیبرەت لە هەڵەکانی ڕابردووی وەرگێ سوودی لێ وەرگێ بۆ ئەوەی دووباریان نەکاتەوە کەسانێکیشەن بۆیە بەختەوەر نین تایمەن کێشەیان هەیە بەردەوام لە ڕابردووە ئاژین ڕۆی ڕابردوو دەیان جاروتومانە بەڕێزان خۆشەویستان دوای کڵاوی بابردوو مەکەون ڕابردوو ڕۆی بە ئێمە ناگەڕێتەوە دوێنێ ڕۆی بە من ناگەڕێتەوە بەس پند و عیبرەتی لێوەرەگرم هەڵەیەکم کرد و باری ناکەمەوە لە ئێستاشی ڕازی نییە لەگەڵ خێزانێ لەگەڵ ماڵێ لەگەڵ مناڵ لەگەڵ هاوڕێ لەگەڵ ئیشینە خوێندنیا سەحەتیا چی هەتا دوایی اینجا لە داهاتووشە ترسێ لە داهاتوش مەترسە ئێستا بژی پلاندانێ بۆ داهاتوو بەڵام لێ مەترسە داهاتوو نەهاتووە ئێمە نازانین چییە بێ کەواتە مرۆڤی بەختەوەر بە پێم پێناسەیە ئەوەیە لە ڕابردووی ڕازی بێ لە ئێستای ڕازی بێ گەشتبین بێ بە داهاتووی ڕەشبین نەبێت بەختەوەری چیە بەڕێزان چوار شتی زۆر گرنگە دائیمەن لە مێشکتانە داینێن یەک لەوانە ئەوە بزانە تۆ خاوەنی چیت ئای بەڕێزان خەڵکێکی زۆر هێشتی جوانی هەیە بەڵام نایبینێ نازانێ خاوەنی چییە بەردەوام چاوی لە کەسانی ترە خەڵک چی هەیە قەت بەختەوەر نابێ بەختەوەری ئەوەیە تۆ بزانی تواناکانە چییە خوا دوو چاوی یاوی تێ ملیۆنان کەسێ بێ چاون کە چێوان بەختەوەرن وڵات تۆ بەختەوەر نیە چوە قیمەتی ئەو شتە نازانی کە هاتە چاوە دوو دەستە هەیە قیمەتی نازانی دوو قاچەیەک سەحەتێکی باشەیە چی هەتا دوایی کەواتە بەختەوەری ئەوەی بەڕێزان بزانی چی تەیە دووەم بەهاو نرخیان بزانی ئەو شتێک کە هەتە خاوەنی بۆ هەر یەکێ لەوانەیە ئێستا وەرە بیژمێرین هەزارشی جوانتان هەیە لە ژیانتانە
سێ تەمەتوعی پێوە بکەینەوەی هەتە بژی بیرخۆیت بەکاری بێنی ئیسفادەی لێ بکەیت. چوار چاو لەو شتانە نەبێت کە تۆ خاوەنینی ئەو سیانە بکە بە پێوە بە ڕێزان لە ژیان بەختەوەرەبی. بزانە چی تێ ئەوانەی هەتا قیمەتیان بزانە. سێ تەمەتوعی پێوە کە بژی نەکەربی شاریتەوانێ و هەر هەتەوە بەکارە نێ نابێ. چوار بە دوای شتانەشان مەگەڕێ کە تۆ نیتە خاوەنینی. ئیوایە سەستی جوانیە بەڵام شتێکی نەیەکتر هێتی ئەڵێ بۆ ئەوەی هەیە بۆ من نیمە یقەت بەختەوەر نابی چکە چاوی بەس لە خەڵکیتە بەڕێزان تەمەن ئەوەندە نییە. تەمەن وەکو امتحان وایە عمری ئینسان وەکو امتحان وایە ئەمە چاک ئەگەرە تۆی بەختەوەر بی. ئەمە کاغەزەکەتەوە ئەمە قەڵەمەکەتە. گرنگەوەیە تۆ لێرە چی ئەنووسی لە ژیانتا چی بەرهەمێنی چی ئەبەخشی. بەزاگاتان لێ بە بەختەوەری هەز لە وەرگرتن نییە لە بەخشینی شایە. ئای ئەوانەی کە ئەبەخشن بەخشندن چەند بەختەوەرن لە ژیانە چکە منی نمونەیەکان پاداشتیانەکان هیوا هەر وەرەگرێ هەری هێنێ قەت بەختەوەر نابێگەدەم شارە هەمووی تۆ بێ. کەسانێکی خۆیان دۆڕانەوە بە ڕێزان وەزانێ بە پارێ و بە مڵکی دنیاە و بەچیە حەزرەتی مەسیح چەند پێش ئیسلام 2000 ساڵ پێش ئێستا ئەڵێ بە چیەکی هەموو دنیا بەریتەوە خۆ بدۆڕێنی کەواتە وتمان ژیان ئەوەیە تۆ ئەی نووسیتەوە لە ژیان تا وەکو امتحان وایە وەرەقەکە سەیری وەرەقەی کەسانی تر مەکە چونکە ئەمە فریادەکەوێت. کەسانێکی بەڕێزان بەس مقارنەی خۆیانەکەن بە کەسانی تر بەس مراقبەی کەسانی ترەکەن بۆی قەت لە ژیانە بەختەوەر نابن. بەختەوەری ئەوەیە کە خۆت هەتا قیمەتی بزانی تاموچێژی لێوەرگی چاوی لە کەسانی تر نەبێت. پێشەوەی بچینە سەر ئەوە بزانین بەختەوەری لە پارە و لە جوانی و لە دەسەڵات و لە پلەپایایە راپۆرتێکمان ئامادە کردووە برایان بۆیان ئامادەکردنەوە بە ڕێزان و خوشک و برایانی بۆیان ئامادەکردن دەستخۆشیان لەکەین با بە یەکەوە راپۆرتەکە ببینین با بزانین ئەو بەڕێزانە کە پرسیاریۆمان لێکردون بەختەوەر چێە و بەختەوەری لە چیایە و تۆ چۆن هەستەکەی بەختەوەری با بزانین و بەڕێزانە چیڵە اینجا قسە لەسەر ئەوانە شەکەین و لەسەر بابەتەکەی خۆشمان فەنون با پێکەوە ئەو راپۆرتە ببینین. سەرەتا مخۆم بەختەوەرم لەبەرەوەی مرۆڤ کاتێکێتە دنیاوانێ بێگۆم بە تاقیکردنەوەی ئاڕات و بۆیە پێویستە لەم تاقیکردنەوەیە دەرچێ من ئەگەر تۆ بڵێ وڵا هەر لێکم کێشەوە لێکم مەشاکیلی دنیاە کۆڵ بێت و بڵێ من ناتوانم وێگومان بەختەوری ناتۆسیتەوە بەختەوری شتێکی ئاسانیش نییە بڵێ من لێکم ستێبەوانێ پێویستەکە بەدەستی بێنی پێویستکە من لێکم ڕچکی ژیان لە مناڵە هەر بەختەوەر بم هەتاوەکو گەورە بم بێگومان لە مناڵەوە کێشی خۆی هەیە دواتە هەرزەکاریە دواتر کە گەورە بێ هەروەها کاتێکە پیرە بیت کۆمەڵە کێشە مەشاکیلی زۆر ڕوتێکە بۆیە پێویستەکە مرۆڤێکم جا بەختەوری ناخی خۆی بدۆزێتەوە و دواتر لە چواردرە بدۆزێتەوانێ ئەبێت بڵێ من بەختەوەرم کەسێکم ئازا من بڕوان بەخۆمە من ئەتوانم کارەکان بکەم ئەبێ سەرتا خۆتە خۆش بێ دواتر بەختەوەریش بەبوونی خێزانێکی باش بەبوونی هاوڕێ باش بە تەنانەت کاتێ وەرزەکانی ساڵە گۆڕە کاتێکە شتێکی بەسیت لە ژیانە ڕۆیتوانین تۆ خۆشی لێ ببینێت توانی بەختەوری لە شتێکی بەسیت بدۆزیتەوە بەختەوەری لە مرۆڤێک بۆ مرۆڤکی جیاوازەکە لە چیای دۆزێتەوە بۆیە سەرتا پێویستکە خۆ بناسیت. من خۆم بە کەسێکی بەختەوە ڕێزانم چونکە بەڕاستی یەکەم خودی خۆمە ناسم و ئەشدانم سوود و گریگیم چێ لە کۆمەڵگەیە ئەمە شۆکارێکی پاڵنەرە بۆەوەی بەختەوەر بم و هەست بە بوونی خۆشم بکەم. ئەو کەسانشی بەڕای من کەسانێکی کە بەختەوەرن پێش هەموو شتێبێ خۆیان بناسن و بزانن ئیش و بوونیان چێ لەسەرم زەویە واتە ئێمە وەکو هەموو کەسە لاوەکیەکانی کە کاتوژیانی خۆمان بەسەر نەبین هەر بینەوە بڕۆن ببینە ئامێرێک بەدەستی کەسانی ترەوە بەکار بهێنرین. ئەمە هۆکارێکی سەرەکیەوە بەختەوەری مرۆڤ کە خودی ناسینی خودی خۆیەتی و پاشان پلان و ئامانجێکی هەبێ بزانێ بۆچی هەیە لێرە کار و بەرنامەی ئەم چێ لە سەر زەوی. ئەمە بەجددی منی گەڕمە بۆ خەڵێکی تری بەختەوەری و چەند هۆکارێکی تر هەن بۆ بەختەوەری لەناو عیلا و لەناو کۆمەڵگەیە تێگەشتن کراوەی و هەبوونی هاوڕێ باش هەبوونی شوێنی باش بۆ خوێندنەوە ئاشنابوون و فێربوونی عیلم و زانست و زانیاری کە بەداوە لێبرنی زۆرەوە چەندین مامۆستا و کەسایەتی گەورەمانێ نەک گویان بۆ ناگیرێ بەڵکو ئەسڵەن باوەڕ بە ڕێباز و کتێبەکانیان ناکرێ بەڵام چەندین کەسی لاوەکیمانێ کە لە پێناو مادەیەکی کەمە بوونەتە سەرتۆپ لە کۆمەڵگەیە. بەڕای من بەختەوەری هەستێکە کە کەسەکان خۆیان ئەتوان بۆ خۆیانی دەستەبەر بکەن لە ژیانی خۆیانە واتە هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگە بەدەست خۆیانە ئایا بەختەوەری هەڵبژێرێت یان بەختەوەر نەبێت و بەختەوەری لە لای من هەبوونی خێزانە ژیانێکە ژیانێکی سادە لەگەڵ دایک و باوک و بڵین ئەو کەسانی کە زۆر ئەزیزن لە ژیانتا ئەمە بەختەوەریەکی زۆر گەورەیە کە هەنێک بڵین
کەسێک کە ئەگەر ئەوەی هەبێت پێویستە هەست بکە کە کەسێکی بەختەوەرە لە ژیانە و دوای ئەوە بەڕای من بەختەوەری بەدەستهێنانی ئەو شتانەیە کە خۆ ئارەزووی ئەەکەیت ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە لە ژیانە چونکە بڵین هەموو ئینسانی کە لە دایکە بێت بە کۆمەڵێک خەون و ئاواتەوە ئەژی و پێویستە کەسێک بیت کە بۆ خەونەکانت بژیت و هەوڵی بۆ بەیەوە بەدەستهێنانی هەر شتێک لەمانە بەڕای من بەختەوەرێکی زۆر زۆر گەورە لە ژیانە و بێجگە ئەوە تەندروستێکی زۆر باش کە ئەمە ئەتوانم بڵم خاڵی دووەمە یعنی پێش بەدەستهێنانی خەونەکان تەندروستێکی باش یعنی کەسێکی تەندروست بیت وە گرنگی بە تەندروستی خۆ بیت وە زیاتر ئەو شتانە بکەی کە دڵ ئارامەکاتەوە ئیتر هەر شتێ بیت ئایا لەلایەنی یعنی هەر بابەتێک بێ ئەو شتانە بکەی کە دڵ و ڕۆح ئارامەکاتەوانێ و ژیانێکی سادە بەڕای من بەختەوەرێکی زۆر زۆر ئایا بە کەسەکان من کەسێکی بەختەوەرم ئەگەر لە خۆمەوە سەرچاوە بگرم بەختەوەری خۆم لەوا دەبینمەوە کە چەند خاڵێک لە خۆمان بینم بۆی بەختەوەریم کات و هەروەها ئەمە مانای ئەوەنی هەر لە مندا هەبێ کۆمەڵە کەسانێکی تر هەن کۆمەڵە زۆربەی کەسان ئێستا ئەبێ هەست بە بەختەوەری بکەن یەکەم بەختەوەری یەکێک لەو خاڵانەی کە هەیەی پێویستە قەناعەت یعنی یەکێک لە خاڵەکانی گرنگیەوەی بەختەوەری ئەوەیە کە چەندت هەبێ هەر ئەوەندەت یعنی بەس ئەوەش لەگەڵ ئەوەشدا مانای ئەوەنی هەر بەوەندە قابل بی توانای هەوڵدانی زیاتریشت هەیە کەواتە بەختەوەری ئەتوانیت ئەوەی کە هاتە پێی ڕازی بیت و هەوڵ بدەیت بۆ زیاتریش پێی بڵێت لووتکەی بەختەوەری بگەم بەوە ئیتر لە لووتکەی بەختەوەریدام لووتکەی بەختەوەری ئەوە نییە بەختەوەری ئەوە نیە بڵێ ئەگەم بە شتەکە دواتر بەختەوەر ئەبم بەختەوەری لەگەڵ ڕێگەکەدایە کەواتە پێویستەکە لە ئێمە بۆ منە هەموو کەسێک ئامانجێکی هەیە بەس پێشەوە بەختەوەری ئامانج نییە هەموو کەسێک ئامانجێکی هەیە پێویستە مرۆڤ کاتێک ئەگا بۆ ئامانجە بەو مەبەستی کە بەدەستی هێناوە پێویستەکە لەو ڕێگە لە ڕێگەی ئامانجەکە بەختەوەری هەبێت بۆ ئەوەی بتوانێت بگا بە ئامانجەکەی لە هەمان کاتدا بۆ هەموو یاساکانی تری ژیان بەختەوەری کلیلی کردنەوەی پێگەشتنی بە هەموو ئامانجەکانە بە هەموو یاساکانە دڵخۆشی مرتاحی ئەو شانێکی ئینسان لە شتانێکی مادین شتانێکە هەستی پێکرێ شتانێک نییە دەستی لێ بردرێ ئەمانە پێدەوترێ بەختەوەری و کەواتە بۆ ئەوەی کەسێک بەختەوەر بێ پێویستەکە کۆمەڵە خاڵێک لە خۆیدا بەجەستکە کە وەکو چۆن دەڵێن ئێمە خۆمان خۆش بێت خۆشەویستی بۆ خۆمان گرنگیدان بە خۆمان ئەمە خۆی بەختەوەریەکە من حەز بە بەختەوەری ئەەکەم لای من بەختەوەری ئەگەر بە فکر و معنەوەتی خۆم قسە بکەم بەختەوەری لای من تەنها تەندروست باشیە و لای من ئەوانە بەختەوەرن کە تەندروستیان باشە ژیانێکی ئارام ئەژین ئەوە هەموو شتێکە بۆ من گرنگی لەم ژیانە بەختەوەری ئەزانی چۆنە ئەگەر لە ڕووی دینەوە سەیری بکەین بەدەستهێنانی دڵی خوایە ئەوە بەختەوەریە ئەگەر لە ڕووی ژیانەوە سەیری بکەین بەختەوەری چییە ئەوەیە کە بە هیچ شێوازێک تۆ ئینسان بی ئینسان ئەزین بەمانایشی تەنها بەمانای ئەوە نا تۆ ئینسان بیت بۆ خۆت ئینسان بە بۆ چواردەورت ئاژەڵ لە ئینسانیەتە ئەیبینمەوە وڵای خۆی بابەتی بەختەوەری ینی بە شێوەیە عام ینی هەستەکەم بابەتێکە زۆر بە شێوەیەکی کەم بە شێوەیەکی ڕووکەشی سێریەکرێ ینی زۆر وترێز مرۆڤ با خودی خۆی بناسێ بزانێ بۆچی لەم سەر زەویەیە یان ئێستاکەم بە شێوەیەکی زۆر ڕووکەشی سی بابەتەکە کرێ جەنابی دکتۆر ئێستا لە کەسێکە لەو بەڕێزانی کە زۆر سوودی گەیانەوە بەم کۆمەلگایە یعنی چەندی گوێی لە قسەکانی گیرێ ئیشی پێ ناکرێت تێگەی یعنی چۆن بڵێ شتەکە زۆر بە ڕووکەشی سەیرەکرێ ئیشکردن بە شتەکان بزانی تۆ خودی خۆ بۆچی لێرەی کاکە یعنی ئیشی تۆ چێ لەم سەرزەویەیە یەکێکە لەو هۆکارانی ئەو گەێنێ بە خودی بەختەوەری تێگەی ینی تاکێکی بەختەوەری لە ناو کۆمەڵگەی کوردیە زۆر خۆشم بە بەختەوەرزان ئەرە وەڵڵاوە نەخۆم بە بەختەوەرزان بەر نەبێت خۆ لەوانەیە بۆ نمونە تاکی ئێمە هەر بەعام تاکی ئێمە لە ڕووی مادیەوە لە زۆر ینی چۆڵی لە زۆر تاکەکانی وڵاتانی تبەتی وڵاتانی ئەوروپی وڵاتانی شەرقی خۆرەڵاتی ناوەڕات وڵاتانی ترکاوانی پێشکەوتون لەوانەیە شتێکی وای نەبێ بەڵام لە ڕووی معنەویەوە بڕواکەتەوەی خۆمان دروستکەین یعنی بۆ پێشکەوتن لە ڕووی مادیەوە معنەویەکی بەقوەتی پێویستە تێگەی ینی ئەرە وەڵڵا خۆم زۆر بە کەسێکی بەختەوەرە زانم بەڕێزاندوو بارە سڵاو سپاس بۆ هەموو بەڕێزانی کە بەشداریان کرد تەمەن بەختەوەری وەکو بەڕێزە دوامین کەس ئەو برایە وتی فعلەن مانایەکی زۆر بەرفراوانی هەیە لەیەکیشی بۆی شترە گۆڕێ بەپێی ئەو فەلسەفەی ئێمە ئیمانمان پێێتی
مەسەلەن من ئەگەر کەسێکی مسلمان و ئیماندار بم بەختەوەری لە ڕازیبوونی خوایە بینمەوە ڕێگەکەی ئەو بگرم تاوکو گرەوەکەی مێژوو ببەمەوە کەسێکی تر لە سیاست تا ئەوێ بگاتە فلان دەسەڵات و فلە و پای اینجاڵێ خۆم بەختەوەرەزانم کەسێکتر لە پارەیە کەسێکتر لە بواری کۆمەڵایەتیە کەسێکتر لە بواری هوەرایە بەڵام گرنگ لە هەر بوارێکا بێ تۆ ئەو شعورە ئەو ئیحساسە ئەو هەستە و لە ناوە لا دروست بووە کە تۆ کەسێکی سوودبەخشی ئایا ویژدانە ئاسوودەیە ئایا لە ڕابردوو ناترسی ئایا لە ئێستا و ناترسی مرتاحی ئایا گەشتبینی بەداهاتوت ئایا لە تواناکانی خۆت خستۆتە کار ئایا بەسەر کێشە و گرفتەکان تازاڵەبی بەڕزان دێ کەسێ ئەڵێ بەختەوەری ئەوەی کێشە و گیر و گرفتت نەبێ شتی وان نییە کەس نییە لە دنیاە کێشە و گیر و گرفتی نەبێ بەڵام بەختەوەری لەوەیە کە ڕوو بەڕووی کێشەکان بیتەوە بەسەریا زاڵبی هیوایە بەختەوەری لەوا بینێتەوە وا تەسەورەکە کە قەلق و دڵڕاوچێو نەبێ ترسن نەبێ ئەگەر لە قەلق و دڵڕاوچێو نەبێ مانایە بەو پێوەرە بووە ئەبێ ئەوەی کە ئێمە پیانەڵێن نەخۆشی عقلی یا ئەوەی کە خەڵک پیانە شێتەکان ئەبووە لە هەموو کەس بەختەوەرتر بوونایە هەموو شتێک بەڕێزان دابەشی دووی کە ئەمە بیر نەچێ هەموو شتێ دابەشی دووی کە کەمەکە هەر شتێ دابەشی دووی بکەین کەمەکە تۆ مەبلەغی پارەوە دابەشی دوو کەسیکە کەمەکە بەڵام تەنیا بەختەوەری خۆشەویستیە کە دابەشی نەگد و سێ و چواریشی بکە زیایەکە مانای چێ لێرە مانایە بەختەوەری تۆ لە ناو خێزانە وەختێ بەختەوەرەبی کە خێزانەکەشە بەختەوەرکەی هاوسەرەکەشە بەختەوەرکەی کوڕوکچەکانیشە بەختەوەرکەی دایک و خوشک و برا و بەختەوەرکەی هاوڕەکانە بەختەوەرکەی بۆیە بەختەوەری تەنیا وەرگرتن نیە دووبارەیەکەینەوە بەڵکو بریتە لە بەخشین هەر لەبەر ئەوەشە ئێستا زۆربەی زاناکان گەشتن و قەناعەتە ئەڵێ بەختەوەری نە بە پارێ نە بە سەرمایە بەڵام هەندێک کەس دەڵێ بەڵێ پارە کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام چ کاتێک بەڕێزان پارە ئەبێ بەمای بەختەوەری کە تۆ ئەو پارەی لە خۆتا لە ماڵ و مناڵتا سەرف بکەی چاکەی پێوە بکەی بە حەڵاڵی دەستێکەوتبێ ئەو پارەیە ئەبێ بە بەختەوەری بەڵام کەم کەسەیە یا زۆر زۆریشەن کەم نین ئەوانەی کە ملیاردێرن بەڵام بەختەوەر نین لە ژیانە لەبەرەوەی پارەکەیان بە شتێکی وا سەرف نەکردووە کە بەختەوەریان بۆ بێنە هەر پارەی کۆ کردوێتەوە هەر کۆی کردوێتەوە هەر زوڵمی لە خەڵک کردووە هەر چاڵی بۆ خەڵک هەڵکەنوە هەر لەسەر شانی کەسانی کە زەمیری محاسبەیەکە زەمیری مرتاحنی ئەگەر هەیبێ لە هەمان کاتیژە پارەکەی بە فعل و بەکاری نابەجێ و بە فرتوفێڵ و بەچی و چی و بەکارێنە کەواتە پارە گرنگە بەڵام چ کاتێکە بێتە ماوەی بەختەوەری ئینسان کە لە خۆی و لە چواردەورەکە سەرفی بکە نەکۆی کاتەوە بۆ خراپە و بۆ ملشکاندنی خەڵکو و بۆ فرتوفێڵ کەواتە پارە بەتەنیا بەختەوەری ناهێنێ بەڵکو بەکارهێنانی پارەکە پلە و پای کۆمەڵایەتی پلە و پای سیاسی ئەگەر سەیرێکی ئەموێ دوێنەیە بکەین ئەویان غاندیە ئەوەشیان نیلسۆن ماندێلایە لای خۆشمان زۆر سەرکردەمان هەیە کە ژیانی خۆیان بەخت کردووە بۆ وڵاتەکەیان ئایا سەرکردەکان نییە وەکو ئەمانن ئایا ڕابردویانمان پێفرۆشنەوە ئایا لەسەر ڕابردویان هەرە ژین و ئێمە ئەکەن بە قوربانی خۆیان ئەمانە بە ڕێزان نیلسۆن ماندێلا بە هەڵەیان نەچوو 27 ساڵ لە سژن نابوو دوایی یەک دەورە خۆی هەڵبژاردەوە چەند داوایان لێ کرد وتیان کاگە تۆ ساڵ سژن بووی ببەرەوە بە سەرۆکی دەوڵەتەکە ماوتی من خۆ لە سژنان نەبووم بۆ ئەوەی خۆم بیخۆم کەواتە پلەپایە وەختێگە بێ بە مای بەختەوەری کە بۆ خزمەتی کۆمەلگاکەەوە بێ بۆ خزمەتی مرۆڤایەتی بێ بۆ خزمەتی کەسانی تر بێ نەک بۆ خۆ دەوڵەمەندکردنێ بێ نەک بۆ چەساندنەوەی خەسانی تر بێ نەک بۆ فرۆشتنی وڵاتەکەەوە بێ کەواتە بەڕێزان ئەم جۆرە کەسانە هیوادارین لای ئێمەش هەبێشتیوە کە پلەپایەکە بۆ تەمای بەختەوەریان زانست و معریفە بۆ کەم کەسمانی دکتۆرای هەیە زانست و معریفەی هەیە بەڵام بەختەوەر نیە لە ژیانە چ زانست و معریفەکە سوودی لێوە نەگریتەوە بۆ خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بۆ تیجارەت و بۆ بازرگانی بۆچی یەکێکی وەکو ئەم بەڕێزە نعۆم چۆمسکی فەیلسوفێکی گەورەیە خۆی توانی بە پارەکەی بەو علم و معریفەت هەیە بێ بە ملیاردێر بەڵام وان نییە علم و معریفەتەکەی بۆ خزمەتی مرۆڤایەتی خسۆتە کار بەڕێزان کەواتە وەختێک شەهادە بڕوانامە زانست قیمەتیە بۆ بەختەوەری کەسانی تر بێ بۆ خزمەتی کۆمەلگا بێ بۆ خزمەتی ئینسانیەت بێ بۆ خزمەتی بەها ئەخلاقیەکان بێ جوانی خوا جوانە و جوانی خۆشەوێ جوانی شتێکە بەهرەیەکی خوداییە یا بە کەسەکان بەڵام ئێمەی مرۆڤ ئایا تا چەند ئەوەی کاڵێ شا جوانە و نازانچێ ئەو جوانی تا چەند سوود لێوەرگتووە
بۆ خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بەکارهێناوە یاخود بۆ پارە و بۆ پلەپایە و بۆ نازانم چی بەکارهێنا و جوانەکەی لێ بۆ بەبەڵە ئافرەتێ جوانە تا چەند توانیوێتی جوانیەکەی بپارێزە لە ڕێگەی ئەخلاق و ڕفتارەکەیەوە یا جوانیەکەی لێ بۆ بە بەڵاو سەد کێشەی بۆ دروست کردووە تووشی نەخۆشی و گرفتی دەرونی بووە غوروری کردووە شووی نەکردووە ماوەتەوانێ یا شووی کردو لە مێردەکەی ڕازی نییە نازام چییە بە دوای شتی تراگەڕ کەواتە بە ڕێزان جوانی بێ پارە بێ پلە و پایە و دەسەڵات بێ هەر شتێک لەوانەیە شەهادە بێ ئەگەر بێت و لە ڕێچکە ئاساییەکەی خۆی لە ڕێگە دروستەکەی خۆی بەکاری نێنی نابێتە مای بەختەوەری بۆی هەڵێن بەختەوەری لە ناو ئینسانە بەڕێزان خۆی هیوایە بەڕێزان لە گۆشەی مزگەوتێکا بەس هەنانی نیوەڕۆی هەبێ بیر لە ئێوارێ ناکات ئێواری هەبێ بیر لە بەیانی ناکاتەوە خۆی بە مەلیک و پاشا نادات پاشای زمانی خۆیەتی تەواو ئەمە بەختەوەری لە ناوەیە هەشە ملیاردێرە هەر ڕاکەڕاکەیەتی هەشە جوانە هەر خۆی بە ناشری نەزانێ هەیە دەوڵەمەنگە هەر خۆی بە فەقیر نەزانێت کەواتە وەکو وتمان لە سەرەتاوە بەڕێزان بەختەوەری لە ناو ئینسانە لە دەرەوە بەدوایە مەگەڕێن سەرچاوەکانی بەختەوەری دوو جۆر سەرچاوم هەیە سەرچاوێکی لاقی بە خود ئینسانەکەی بەڕێزان هەیە لە کۆمەلگایە خود ئینسانەکە و کۆ خاتونە لە چاوپێکەوت ناوتی تەندروستی یەکێکە لەوانە هیوایە ڕاکە هەر خەریکی پارەپیاکردنە و تەندروستی سەحەتی خۆی پشتگوێ خستووە نەوەکو پێویست خواردنی دروستە خوا نە وەرزشەکە نەخەوەکەی وەکو پێویستە ئەی باشە ئیترەمە چۆن بەختەوەرە بێ لە ژیانە خوێندنەکە و بە هەمان شێوە بڕوا بەخۆبوونەکە و لە بواری کارکردنە لە بواری ئیشکردنە ئەمانە گرنگە تۆ لەم بوارانەی کە خۆت خود لە توانەکانی خۆ چەند لە جەستەی خۆ ڕازی چەند لە عقلی خۆ ڕازی چەند بڕوا و بەخۆتێ یا بە گومانی یا هەز بە کەمیەکەی یا بە چاوی سوکسەی خۆ دەگەی چۆن بەختەوەرە بی دوو لەگەڵ کۆمەلگایە نەمانگو هەروەرگتن نییە بەخشینیشە بۆیە لەگەڵ هاوڕێکانمانە کەش و هەوای ناو خێزانمان چەند پۆزەتیفە چەند هاوڕێی دڵسۆزمان هەیە چەند چالاکی جۆرا و جۆرمان هەیە بۆ خزمەتی مرۆڤاتی بەڕێزان تا ببەخشی ئەوەندە بەختەوەرەبی چکێمە شتێکمان هەیە بەڕێزان لە ناوە پێڵێن منی نمونەیی ئەها جاری وا تۆ چاکەیەکەکەی یارمەتی هەژارێکەکەی کارێکی خێرەکەی بە بێەوەی کەس پێ بڵێ دەستی خۆش بێ لە مناڵی خەڵک پێوتین دەستی خۆش بێ ئافرین مرتاح بووی بەس ئێستا شتێکی خوای گەورە بۆی دروستکردن لە ناخمانی پێڵێن منی نمونەیی ئەوە پاداشمانەکە بە بێەوەی کەس پێمان بڵێ بۆی ئەها کارێکی خێرەکەی لە خۆتە مرتاحی نەفسیەن هەستەکەی بەختەوەری هەستەکەی شتێکی باشە کردووە ئەمە کوێ ئەو منی نمونەیە و عکسەکەشی ڕاستە کارێکی خراپەکەیت ئەگەر زەمیرمان هەبێت کەموو کەسی زەمیری نییە وجدانەکەی بۆ دروست نەبووە زەمیر محاسبەمانەکە لێ پێچینەوەمان لەگەڵەکە ئەمان هێنێ و ئەمان باشەوە تا باین تەپوتلمان خەومان لێ ناکەوێت تا نەچین بەیانی گەردن ئازادی لەو بە ڕێزە نەکەیت کە زەمیرمان محاسبەمانەکە لێ عەزابت داوە زوڵمە لێ کردووە ستەمە لێ کردووە بەڕێزان ئەوەی کە پێشتر باسم کرد توێژینەوەی زۆر کراوە هاتوون مقابلەی ئەو کەسانەیان کردووە کە زۆر جوانن کە زۆر دەوڵەمەنگن کە زۆر پلەپایی کۆمەڵایەتی و سیاسیان هەیە کە زۆر شەهادەی بەرز و عیلم معریفەتیان هەیە دەرکەوتووە هیچێکێ بە تەنیا لەوانە مای بەختەوەری نیە تەنیا ئەو کاتە جوانی ئەو کاتە پلەپایە پارەکە بەختەوەریە کە خەڵکی ترمان بەشداری پێکردوێ من چۆن بەختەوەرە بە مەگەر ویژدانم هەبێ من تێرم و دراوسەکەم برسی بێ من هەشم بێ نەیەمێ بیشادمەوە کەواتە بەڕێزان تا کاری خێرخوازی خۆزگەی مناڵەکانمان ڕابێنە هەل لە مناڵێ و کاری خێرخوازی بکەن کاری چاکە بکەن دەستی کەسێکی بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتەگرێ ڕێزێکە بەزەی بە ئاژەڵێک ئاەتەوانێ زوڵم ناکە ستەم ناکات چێ کۆمەڵی قیمی جوان هەیە ئەبێ ئێمە لە مناڵیەوە بیهانچێنی لە ناخ و دڵ و دەرونی مناڵەکانمانە بۆی لە داهاتوو بەختەوەر چه ژیان چێ بەڕێزان و بەختەوەریە و ماوەیە ئێمە میوانین چەند ساڵەژی 100 ساڵەژی با ساڵ بژی ئێوە 15 هەر ڕۆی هەر مناڵی وەرزەکاری ئەگامان لەو دنیای نییە لە دوای 50 شەوەی تر خۆ هەر نەخۆشی زەخت و شەکرە و نازانچی هەر بەڕێی دکتۆر شتەوەین کەواتە چیە مێنێتەوەین لە 20ەوە بە 50 ئەو 30 ساڵە ئەو 30 ساڵش 10 ساڵی لابە بەخەوە ئەڕوا 20 مێنێتەوە ئەی 20ەکەیشی چەنگی ئێمە بەخۆشی و چەند شەڕ و ئاژانە یعنی چیە مێنێتەوە بەڕێزان ئەها ئەم تێگەیشتنەی کە من و تۆ هەمانە بۆ ژیان ئەوە بەشێکە لە بەختەوەری چۆن لەو دنیا تێگەیشتووی بۆچی ئەژی ئەزانی بەداخەوەی مە خەفەت لە گەنجەکانمان نەخۆین خەفەت لە زۆر لە خوشک و براکانمان نەخۆین لە هاوڕێکانمان نەخۆین هەتا ئێستا فەلسەفەیەکیان نییە لە ژیانە نازانم بۆچی ئەژین ڕابێت لەبەی زانکۆی پرسیارێکم تۆ بۆچی ئەژی وەڵا بۆی بخەوین و بژین و بخۆین و شادە دوای ئەوە چیەکەی ئەم شادەی چی لێکەی خەوەکە چی کەواتە بەڕێزان تا ئێمە مناڵەکانمان فێرکەین مێژداری چالەکی کۆمەڵایەتەکان بکەن تا خێر و چاکە بکەن تا هاوکاری کەسانی ترکەت ئەوەندە بەختەوەرن تەمەن چەمکی بەختەوەری بەڕێزان ڕێژەیە یعنی چی ڕێژەیە
ینی لەوانەیە تۆ لە ماڵەوە بەختەوەربی بەس لە دەرەوە لە بواری کارکردنا بەختەوەر نەبی هەشە بەعکسەوە لە دەرەوە بەختەوەر نیە لە ماڵەوە بەختەوەرە هەیە لە ماڵەوە بەختەوەر نیە لە دەرەوە بەختەوەرە بۆیە ئەبێ ئەمە ئاگامان لێبێەوە نییە لە هەموو ژیان تا بڵێ تۆ من لە هەموو شوێنە بێ بەختەوەرم بەختەوەری ڕێژەیە نیسبیە و شتێکی معنەویشە زۆر گرنگە چوار شتێ بەڕێزان ئێمە دایمەن لە بەرچاومانە بێت نەفسی ئینسان کەسێتی ئێمە ئەبعادەکانی چییە یەکەم جسممانە وتمان تەندروستێ بێ ئاگال لێبێ دووەم ڕوحمانە ئەبێ جانبی ڕۆحی پێشگوێ نەخین بەڕێزان زۆر جار استرخات تەئاملێکە یۆگایەکە بیرکردنەوەیەکە لەو خالقا لەو کەونە جانبی ڕوحەکە زۆر گرنگە ئێمە زۆرمان هەیە بەختەوەر نییە لە ژیانە زۆریش هەیە پارە بشکە بەس احتیمامی بە مەسەر و جلوبەرگ و مادەیاوە جانبی ڕوحەکەی بۆشە بۆیە سەیری ئەوانەکە چ موسڵمان بن چ مەسیحی بن چ یەزیدی بن چ کاکەیی بن چ بوزی بن چێشتی بێ بەس شتێکی ڕوحیان هەبێ زۆربەی زۆریان بەختەوەرن زۆر بە کەمی خۆیان نەکوژن زۆر بە کەمی نەخۆشی دەرونیانە جانبی ڕوحی زۆر مهمە ئەوە جانبێکە خۆت جەستەمانیە ڕوح نەفسی ئینسان دەروونمان زۆر گرنگە بەڕێزمان دروونمان ئاسوودە بێ مەشاعیرەکانمان هەست و سۆزمان اینجا عەقڵمان ئەو پێنجەیە ئینسان بەختەوەرەکە بەڕێزان ئێمە زۆر جار لەسەر حسابی یەکێکیان بووە یا هەر احتیماممان بە مادەیەوە جانبی عەقڵیەکە و جانبی نەفسیەکە و جانبی ڕوحیەکەمان هیمال کرد و تا دوای بۆیە گرنگە جا خاستن ئێستا بەهۆی ئەم سۆشیال میدیا و ئەم تیکتۆک و ئەم بەڵای تووشمان بووە خەڵک سەرقاڵ کراوە بەم ڕوبع مەعاشی و نیوە مەعاشی و یانی وای لێ هاتووە اینجا ئەم کۆڕۆنای هاتووەتە سەر بەداخەوە زۆربەی زۆرمان نەمانتوانیوە ژینگێ یا کەشوهەوایە بۆ خۆمان دروستکەین تا بەختەوەر بین خۆ ژیانی تر هەر ڕۆ لە عمرمانەوە لەوە کێوانە ئێمە بەدەست ئەم ئەزمە قەیرانانەوە بەس فرانکل هەیە فەیلسوفێکی زۆر پزیشکێکی زۆر گەورە بوو وەختی خۆی لە هی نازیەکانە لە بەرچاوی ژنیان کوشت سووتانیان باوکوی دایکە سوکاری هەمووی صاحبی مەدرسەیەکە فەلسفەیەکە پێڵە فەلسفە پێدانی مانا بە ژیان ئەڵێ من لە ناو ئەو جەهەنمەی هیتلەرا بووم هەموو دقەیە هەستمەکردم سووتێنە لە ناو کووریا چۆن دایک و باوک و ژن و مناڵەکەمان سووتان بەڵام هەر ئەمەلم بە ژیان هەبوو هەر ئەمگوو ژیان خۆشیێکی تیاماوە هەر ئەوەندەی تیا هەیە بۆی بژین واتە گەشتبین بی زۆر کەسمان هەیە بەڕێزان دەستی لە چەناگەی ئێتی و دەست لە ئەزنۆ دانیشتۆ خۆ زۆشتی جوانیشێ وتمان نایبینێشتە جوانەکانی خۆی وتمان بەختەوەری لەوایە بزانی چیت هەیە وە قیمەتی شتەکانی کە هەتە بزانی و تاموچیە ژیان لێوەرگیەوە دوای شتانەشان نەگەڕێکە نیتە ئەمانە بەڕێزان گرنگە کەواتە بەختەوەری دوو لایەن نەگرێتەوە یەکەمیان هەستکردن بە بەختەوەری لەگەڵ خودی خۆدا دووەم لەگەڵ کۆمەڵگایە لەگەڵ چواردەورەکەتە دوو جۆر بەختەوەری هەیە بەڕێزان کە زاناکان هاتوون توێژینەوەیان لەسەر کردو هەندێ بەختەوەری بۆ ماوەیەکی کورتە ینی تۆ چی شانۆگەریەکە بینی تەمسیلێکە بینی لە ئێوارە خوانێکای نانێکی خۆش لە مەطعمێ بۆ ماوەی دڵخۆشی بەڵام دوایی نامێنێت چونکە لە گەشتی کاتیا بەختەوەری ماوە درێژیشمان هەیە ئێمە بێ هەوڵ بین بۆ ئەم بەختەوەری ماوە درێژە ئیتر حەفلە هەبێ و مەطعەم هەبێ و برادەر هەبێ و نەبێ ئەبێ و بەختەوەری لە ناخمانە دروستیکەین و زۆر زەحمەتی ژنێ بەڕێزان بەس تێی بگەین بەس ڕەهەندەکانی بزانین بەس قەناعەتمان هەبێ بەس خۆمان بناسین ئێمە زۆر بەما خۆمان ناناسین نەک خۆی خۆمان ناناسین خۆشمان ناناسین چواردەورەکەشمان ناناسین هاوسەرەکەشمان ناناسین کاڵم ناسین ئەوە نیە تۆ بڵێ و مەحەمەوە ئەحمەوە قایرە و کەریمەوە عەباد نا تواناکانی ئەو چییە هەست و مەشاعیری چییە خاڵە بەهێز و لاوەزەکانی چییە ڕقی لە چییە چی پێخۆشە چی پێ ناخۆشە من چۆن بەختەوەر بم لەگەڵێ ئەمانە زۆر گرنگە بەڕێزان پێشەوەی پەیوەندیەکان وەرگین بەڕێزان چەند قاڵێکەیە چی بکەین بۆی بەختەوەر بین یەک بەڕێزان جەخت کەنە سەر خاڵە بەهێزەکانتان هەموومان شتی جوانمان هەیە شتە جوانەکانمان ببینن زۆر جارە دایک و باوکێ خەفەتە خوا وەڵام مناڵەکەی نەوەنۆی نەهێناوە یا نەوەتی هێناوە خوانەی بڕێ وەڵام نەوەتی نێنەوە هەشتای ناوە خوانەی بڕێ لە دەرسێکا پەنجایە ناوە دە دەرس هەشتا و نەوەتیە بۆ شتانە نابینی سەدان کێشەی ترمان هەیە تۆ بۆ دوای ئەوانە کەوتی بۆ خێرەک و جوانەکانی چواردەوری خۆ نابینی ژیانە نابینی کەواتە هەموو مرۆڤێک خاڵی بەهێز و لاوازیە کەوتە ئینسان ئەوە ئینسانە گرنگەوەی خاڵە بەهێزەکانمان ببینین و ئیشی لەسەر بکەین و هەوڵ بین خاڵە لاوازەکانیشمان ڕۆژ بەڕۆژ بەسکەین زۆر گرنگەوە دائیمەن پێشەوەی بخەوی بەڕێزان شەو باسی شتە جوانەکانێک کە من زۆر جا خەڵکێتە لامان وڵات تا بەیان تەپوتل بە خۆم لێ ناکەوێت طبعا تۆشی سەر جێگاکە بیل لە کچەکە و بکەیتەوە شووی نەکردو بیل لە کوڕەکە و بکەیتەوە ژنی نەهێناوە بیل لەو بکەیتەوە لە خارجە و بیل لەو بکەیتەوە ئەمەوە بیل لە ڕابردوو بکەیتەوە بیل لەو تابان خەوە لێ ناکەوێت
دەلێی گەڕێ کێڵە کچەکە و شوو نەکردو بەختەوەری لەوەیان نییە خوای گەورەی کێڵەوە خێریتیانە بۆ کەم کەسێ شووی کرد و خۆی کوژ لە تاوە خۆی سووتان نازانی خێر و شەڕ لە چیا وازی لێ بێنە واقعەکە قوبوڵکە هیوا شەڕ لەگەڵ بەختی خۆیەکە وڵا کەیسی واتۆتە لامان شەڕی لەگەڵ بەختی خۆی کردو بەدبەخت بووە بەختەوەری لەوەیان نیە بەڕێزان بەختەری لەوەی بیر لە شە جوانەکانم بکەنەوە ئەی دەبی لەو بکەنە بەس بێ سەحەتتەوە الحەمدولله هەزاران کەسێ نەخۆشە و حەپوو دەرزی و دەرمانەکەشی دەست ناکرد هەزاران کەسێ دوژمن نارە و ئەترسێ شەو بێنە سەری باشە پێشەوەی کاک بەڵێن وەرگین جا کارێکی خێر چاکە بکە مانە بۆ ژیانمان ئینسانیتی خۆمان بەڕێزان زۆر گرنگە وەکو مرۆڤ بژین واز لە یعنی هەر دوای غەریزەکانمان نەکەوین دوای شەهەواتمان نەکەوین جانبە ڕۆحیەکە با کاک بەڵێن کاک بەڵێن لە حاجیاوە فەرموو کاکە بەڵێن فەرموو دەستەکانت خۆی بێسپاس دکتۆرجیان فەرموو بە قوربان وەڵا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەگەم سپارەت بە تەوارەکەشت تەوارەکەشی زۆر جوانە بەڵام تاکە کێشەی ئێمە لە ئێستادا تەنیا کۆمەڵێک کەناڵە بەڕاستیم کەناڵانە یعنی تەبیعەت و هەموو جۆرێکی گەنج و تەنانەت منداڵەکانیشیان تێکداوە بەڵێ جا ئێمە پێویستە یعنی دایک و باوکان بە تایبەت برا گەورەکان لە ماڵەوەدا خوشکی گەورە یعنی هەتا بتوانن منداڵەکان بچووکەکان هەردەکارەکان لە هەموو ڕێگە ئامۆژگاری بکەن تایبەت ئاگداریان کەن کە لەوانەیە کۆمەڵێک شتەیە کۆمەڵێک پرۆگرام و کۆمەڵێک یعنی بە حسابی خۆیان پێشکەوتن هەیە کە پێشگویان خەن و تایبەت کاک بەڵێن جان لێم تێگەشتم زۆر سپاس بەڵام تۆ ئەمە ژیانە ئیتر قازانجی تایە خێری تیا شەڕی تایە تاجری تیا بازرگانی تایە هەیە بەس مەبەستی بەس پارە پیاکردنە بەهر شتێ هەر کەناڵێکە بێ باش بە یا خراپ بێ خۆ ئێمە عەقڵمان هەیە ئێ باشە کە من ئەزانم ئەم کەناڵە ئەلف یا با یا جیم خراپە و بەرنامەکانی وەکو پێویست نیە بۆ سەیرەکەین بیکوژێنەرەوە سەیری مەکە مناڵەکانمان با ڕابێنین نێڵین هەر ناهێڕینەوە ئەمە خۆ من ناتوانم بەڕێزان لەیژ وڵاتێکی دنیا نییە تۆ بڵێ ئیلا بە دڵی من شت بێ بەڵام تۆ ئەتوانی بە عەقڵی خۆ دوای ئەو شتانە بکەوی کە خزمەتت دەکا سەدان کەناڵی تری شێشتی جوانی تیا دە سەیری ئەوانەکە براکەم ڕاستەکەی قسەکەی جەنابێ زۆر ڕاستە من لەگەڵ ئەوەیەمە بێ ئێمە وەکو دایک و باوک ئێمە سانسۆر لەسەر خودی خۆمان دانین لەسەر مناڵەکانمان تێیانگەێنین بۆیان ڕوونکەینەوە ئەمە باشەوە مە خراپە کە خۆی عەقڵی هەبووی تر خراپەکە لی دوورەکەوێت و باشەکە ئەوە ئێمە خۆمانین باشە کاک خۆراسانیش باوەگین لە سەی سایە کاک خۆراسان فەرموو کاک دکتۆریان سڵاو لێبێ خاتون بەڵێ خاتون خۆراسان فەرموو دەساقی تۆ من کاتێ باش کاک دکتۆریان زۆر سپاس فەرموو قوربان کاک دکتۆریان وەڵایی دوو پرسیارم هەیە لە جەنابوو فەرموو یەکێکیان پێم وایە بە تەوەرەکۆن یا بەڵامەکو هەر زۆرم خۆشوێ حەد دایمە حەزم لەو بەرنامەتە کە تێتە سەرفاسە بەڵامەکوی تر لێر مەجالە حەزت لە کام بەرنامەیە وەڵای هەر بەرنامەیەکی تۆ هەر بەرنامەیەکە بێت سەرفاسە من دانی هەتا بتوانم سەیرەکەم مەمنونتم زۆر سپاس سوالی دووەمە چییە قوربانم وەڵایی نانێکمان ئاتی کوڕێکە تەمەنی 22 ساڵ بۆ 23 ساڵەتێ تووشی ئەم خەمەی و ناڕەحەتیە بۆ ئیسا لە خەسخانەی سلێمانی خەواندیانە لە بەشی دەرووناسی ئیتر نازانیت جا خاتون جان گەنجێکە 22 ساڵە لەوە چێ خەمۆکەی هەبێ قەلەقێشتێکێ بێ زۆر ئاساییە هەموو مرۆڤێک معڕەزە تووشی نەخۆشی دەرونی بێ ئیشەڵا مادەم لە نەخۆشخانەی دەرونیەکە بێ عیلاجی خۆی وەرەگرێ پزیشکی باشی بەڵام دوای ئەوە پێویستی بەوە هەیە دووبارە لەلایەنی دەرونیشەوە دووبارە بکرێتەوە ئەبێ بە دوای هۆکارەکەی ئاگەڕن ئەم کوڕە گەنجەی ئێوە ئایا مەسەلەن ژنی نەهێناوە خەفەت لەواخوا باری ئابووری خراپە هەز بە کەمیەکە خوێندنی تەواو نەکردووە خۆی خوێندنی تەواو نەکردو تا سیستانەی وە بزان بۆی جامە بەستم خاتون جان یعنی نەخۆشی دەرونی هۆکاری هەیە ئەبێ دوای ئەوە ئیشەڵا کە عیلاجی وەرگر و هاتە ماڵەوە بە دوای هۆکارەکاننا بگەڕێن قسەی لەگەڵا بکەین حەزەکەی من دوای بەرنامەکە ڕقەمەکە دێمێ بەسەر چاو کەی دەرچوو من لە خزمەتیان باشە چکەوە بەتەمەند کاتەکەم تەواو بووە لە خزمەتتام لە خزمەتتام کات نەماوە داوای لێبوردنەکەمەوەش کاتی زۆرەیە بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی هات تاڵقەی داهات و تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ
کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر لە پێن ئەو خزمەتکردنی تەندروستی ئێوە. کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر 24 کاتژمێر بە ستافێکی پسپۆڕ و شارەزا بە پێشکەوتوترین تەکنەلۆژیای پزیشکی سەردەمیانە لە پێشوازیتاندایە. نرخی بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕەوە تەنها 3500 دینارە. لە کۆمەڵگەکەماندا تاقیگەی پێشکەوتوو، سۆنەر، دیجیتەڵ تیش، هۆڵی نەشتەرگەری بچوو، دەرمانخانە لە پێشوازیتاندا.